ئێستا زیاتر لە 19.3 میلیۆن پەرستار لە سەرتاسەری جیهاندا هەیە. ئەمەش زیاتر لە ژمارەی دانیشتوانی دانیمارک، هندوراس، نیوزیلاندا. بەتەنها لە ئەمریکادا 5.5 میلیۆن پەرستاری پسپۆڕ هەیە لە بواری خۆیاندا. ڕۆژانە چارەسەری زیاتر لە 8 میلیۆن نەخۆش دەکەن لە کاتی پێویستدا لە نەخۆشخانەکان، لە نووسینگە دکتۆرەکان، لە قوتابخانەکان و زۆر شوێنی تر. لەگەڵ ئەو ژمارە زۆری پەرستارانیش جۆریەتی پیشەکەیان هەموو کات بە بەرزی دەمێنێتەوە. لە پاش هەموو ئەمانەش هەموو کەسێک ناتوانێت ببێتە پەرستار. بۆ پەرستاری کەسەکە دەبێ بەهێز و ئارامگر بێ. ستارێکی ئاسایی نزیکەی 1.8 تەن لە قورسایی ڕۆژانە بەرز دەکاتەوە کە قەبارەی فیلێکی ئاساییە بە هەمووی. ژمارە هات و چۆ و ڕۆیشتن و شەقاوەکانی پەرستار لە ڕۆژێکدا 4 میلە. تا ڕۆژی خانەنشینی 28,288 میل دەبڕن. ئەم ژمارەیەش زیاتر لە هەنگاوەکانی سوڕانەوە بە دەوری زەویدا بە پیادە. جگە لە ڕۆیشتن بە پێ کۆمەڵێک ئەرچی تریش جێبەجێ دەکات. بوون بە پەرستار هەروە بە ئاسانی ڕوونادات. خوێندن و پەروەردەیەکی زۆری دەوێ لەگەڵ ئەنجامدانی کاری زۆر سەخت. لەگەڵ هەموو ئەمانەشدا هێشتان ئەمە بەشە قورسەکە نییە. بە تێکڕای پەرستار چارەسەری 6 بۆ 9 نەخۆش دەکات بە درێژایی 1 شەفتی کارکردن. دابینکردنی چارەسەریش بۆ ئەو هەموو نەخۆشە پێویستی بە ئارامگرتنیەکی زۆر هەیە. پەرستارەکان ساڵانە زیاتر لە 11 بلیۆن کاتژمێر کار دەکەن. لە ماوەی کارکردنیان هەر مەپرسە چەند جار ڕوبەڕووی میز و پیسایی و ڕشانەوە و ڤایرۆس و بەکتریای ترسناک دەبن. لەو ماوەیەدا برینەکانیان زیاترە لە کرێکارانی ئاوادانکردنەوە. هێرشکردنە سەریان زیاترە لە هێرشانێک کە دەکرێنە سەر پۆلیس و ئاسایش. بەهای پەرستار دانابەزێ. پەرستار تەنها بەهای ژیان بەرز ناکاتەوە. پەرستار ژیان و گیان دەپارێزێ. بە درێژایی تەواوی ژیانیان هەر پەرستارێکی ئاسایی بە نزیکەی گیانی 90 کەس لە مردن ڕزگار دەکات. بۆ زیادبوونی هەر سەتادەیەک لە پەرستاران سەتا 4 لە ڕێژەی مردن دادەبەزێ. لە پاڵ هەموو ئەمانەش خۆشەویستی و ئارامی و هیوا دەبەخشن و لە کاتی بەتاڵە و پشوەکانیشیاندا بەو پەڕی میهرەبانی و بەزەییەوە زانیاری دەبەخشن. ئەو کارانە ئەنجام دەدەن کەوا هیچ کەسێک نایکا بە ڕێگایەکەوە هیچ کەسێک نەیکردبێ. بەڕاستی پەرستارەکان زۆریان بۆ کردوین. کەمترین شت کە ئێمە دەتوانین بۆیان بکەین دەبا پێیان بڵین ئێوە چەندە بە هاومانان بۆ ئێمە. کارەکانتان بەرز دەنرخێنین ئەی فریشتەکانی میهرەبانی. لە بەخشینی ڕێز و خۆشەویستی بۆ پەرستارەکان درێغی مەکەن. لە بۆنە وتارەکان و کاتی نەمانی مەترسی لە بیریان مەکەن. واش نەکەن ئەوان لە میهرەبانی هەر بێ بەشتان ناکەن، چونچێ پەرستاران فریشتەی گیانپارێزین.